باشی باوکی کاک محەممەدی ئەوە چ ڕوو دەدا لەو ناوچەیە چیت بینی؟ بەسەحا کاکە دەستونیەوە دەستونی هێوارەوە ئەوانە حەشتیان لێنا بەناو گوندی بەرپەر تشکی سەمارەکانیان کرد لەگەڵ بووە شار هێرشیان کرد هێرشیان کردە سەر ماڵەکانی کوردەکان بەری هجومیان چەچیان پێ بوو؟ بەسەحا چێشیان نەگینا کاکە دی هێزە عێراقیەکان پاڵپشتی ئەویان دەکرد؟ کاکە هێزە عێراقیەکان دوو هەمەر لە گوندیە هەمەرە پاڵپشتی دوو هەمەر ینی بە دووسێ کاکە ئەو دوو هەمەرە هات لە ژن و منداڵیاندا کاک محەممەد لە ژن و منداڵیاندا ئەی ئێستا دۆخەکە چی بەسەراتی ئێستا چۆنە وەسەر فۆزەکە هات لەگە مەرکەز سەرگەڕانەکە مقدم وەزیر نەفەرەکانی ما هەندێکیان بێت لەگە هەندێک لە عارەبەکان کانی مزدەکەکەیان شکاندیە تۆ بۆ هەموو بۆ گۆڕیەوە ئەم کاتەتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر ڕووداوێکی گەرم و بەپەلا بانی ئەمڕۆی زوو عەرەبە هاوردەکان لە ناوچەی سەرگەران بە پاڵپشتی هێزە عێراقیەکان هەڵدەکوتنە سەر چەند گوندێکی کوردنشین لەوانە گوندی پەلکانە دوای هاتنی هێزەکانی عێراقی لەگەڵ عەرەبە هاوردەکان هەڵدەکوتنە سەر چەند ماڵێک و بە زۆری ماڵە کوردەکان داگیر دەکەن ئێمە هەوڵ دەدەین بە دوواداچوون لەسەر ئەم کەیسە بکەین و بزانین دانیشتوانی ئەو گوندانە چی دەڵێن و کێشە و گرفتەکانیان چییە و لەگەڵ بەرپرسانی ناوچەکەش بە دوای چارەسەر و دۆزینەوەی چارەسەر دەگەڕێین. کاکە چی بۆ ئێستا تو دانیشتوی گوندی ینی ڕێگایان قەدەغە کردووە تەنیا منداڵیشت هەیە مان دەکەن داوا لە سەکردایەتی کورد دەکەن بێتە هانامان داواکە چی بۆ عەرەبە هاوردانە چین بۆ گەڕاونەتەوە ئێوە ینی مستەمسەکتان هەیە سەنەتتان هەیە قۆچانتان هەیە بەڵێ هەموو شتێکمە سەنەتمان هەیە برن ئەوەی سەنەدە سەنەدە ئەوەکە ئەوەی زراعیمان هەیە لەکانەوە لە سیەکانەوە عەردانە بەنای باو باپیلانمان بووە ئەمڕۆ هاتوونە داگیرکردن بەچەک هاتوونە بەچەکی شاتینەوە بەهێز هاتوونە نەکسێک هێزێکی مەغایرە نازانم چی هات بەسەر گوندی پەلکان باس دەوە دەکرێت لە گوندەکەی ئێوە خەڵکێک ژیرابی کاک بەڵێ خەڵکێکمان ژیراوە دەپازدە کەسمان زەلاممان ژیراوە لە دەیەکە لە هەردوو لایەن ژیراوە هاتنە کاریان کردە ماڵەکانمان قبولیان نەکردووە و زەلامەکانمان جیرانە جیرە چیان کردووە لە ناو ماڵی خۆیان دانیشتووە زیاترەوەی دیفاع لە ماڵی خۆیان دەکەن کە دیفاع لە ماڵی خۆیان دەکەن بە حکمیەوەی کە دیفاع دەکەن لێ ژیرەی باشە ئەیخد ینی مرۆڤ ئەگەر دیفاع لە ماڵی خۆی بکات تاوانە لە وڵاتەدا لەم ناوچەیەدا دیارە دەسەڵاتی ئەو حکوومەتە ئەرەوەیە باشە ئەی مەحکەمە پشڕاستی نەکردوتەوە کاوانە دانیشتووی ڕەسەنی ئەو ناوچەیەن ئەوانە بە قانونی حکمی عسکەری ڕەفتار دەکەن ینی جێ نادەنە مەحکەمە نادەنە مەحکەمەش باشە ئەی دۆخەکە ئێستا چۆنە؟ ئێستا دۆخەکە بەرە و خراپی دەڕوانێک بەرە و باشی دەڕات تا ئێستا لە بەرەوەی خەڵکمان ژیرایە ئێستا چی دەکەن ڕێگری لە جەنابەت دەکرێت خۆم ئەوە تا فایلە بم بکردەوە کە چەند نەفەری لە ماڵەیە برن ئەوالگریوان ئێستا ژیراوە من ئامەزانم کەسکارم لە کوڕەخارم ژیراوە ئێستا کەوانە زیندانن ئێستا لە زیندان بڵێن ژیراون کوڕەخارم کوڕی ئەحمەدی ژیراوە ئەمەد خەرم بەیاناتن ئەحمەد ڕنگۆڕ دوکانی هەیە دەمەقاری کردو ئەوە نیشان کردووە باشە کەسی تۆ ژیراوە بڵێ کەسوکاریمە هەموو لێن دەرێ ئەوانەی جیراژ ئەگە کەسوکە ئاموزا بلاشمانە هەک ئاموزا بلای کەسوکاری ئێمە ئێستا ڕێبەی ئەوە نادەن بگەڕێن نەخێر ئێستا ئەمەوە عایلەمان پێ ناتوانم بچین پێتان وایە چارەسەر چییە؟ وڵا چارەسەرەوەی داعای لە زەنابی سەرۆک دەکەن هەموو پێشمەرگەن هەموو ئاسایشن با هێزێکمان بۆ بجێنی کرد چۆن ئەوان هێزی بەرامبەری مەدەدرێ مە چێژی دەبێت کەواتە پێتان وایە چارەسەر پێشمەرگەیە باس پێشمەرگە هیچ تریتر نییە بە هیچ شتێکی ئەوانە حەل ناکرێتن ئەوە چەند جارە بەهێزەوە دێن هەروان دەکوتە سەرم و
هەردەکتە سەرمان دەماغەوە دەکەن و هانەمان دەکەن با هێزەشی بەکاربین ئەگەر پێشیان ناکرێت بە خۆمان چەکداری بە دیفاع لە خۆمان دەکەین باشای ژن و منداڵەکان ئەزیێت دراون طبعا ئەگەر بچێت دەکەل بشێنیت و من لە ژۆرە بنێت ژن دەگوترێت بەدار لێیانداوە لیان دراوە و دەکەیان شکاندەوە مریانە ژوورە ناو خانەکە دەڕاستە و قەلاویشیان داخل بدونەوە ینی دەغرەکانی ئێوەش دارێ دەستی بەسەر دەستی بەسدا بکەن بیدون ینی تاوانێکی بە ئاشکرا بە زەبری هێز بە زەبری هێز دەکرێتن ئایا ئەمە هێزمان نییە لە پەلکانەدا دەنیشن ئێستا ماڵەکەتیان داگیر کردووە باشە چی دەڵێیت تۆ وەکو ژنێک پێدوانیەوە قەدرەکی گەورە دەبی هەر لەوەی قەدر گەورەتر چێ بەتەمای چی ئێستا ناتوان بچنەوە گوندی خۆتان نا ڕێیان لێگرت بەڵێ کە سوکارت گیراوە لەوێ بەڵ برایەکارم لێوێ نەخارم لێوێ گیراون نازانم کەس سۆراغیان نازانم نازانی سۆراغیە چ داواکاریەکەت هەیە داواکاریمانەوە یانوەتێت بەجارەی دەرمانکە یانوەتێت جێ بە ئەوەکمانەوە بکە چارە سەرک بەتەمای چیە پێشمەرگە بەهاناتانەوە بێ باشە ئەدی بەتەماچی ناگا پێشمەرگە بەهانەمەوە هەممان دەکوژن لەوێ بەس چ ڕوو دەدات چ قەیدینە پێ دەرم ئەرچی ڕوو دەدا هەمووی پێ دەرم باشە کاکە با دەرنەچی با و برادرانە قەڵە باڵغەکە دەست ئێستا دۆخەکە چی بەسەر ئێستا لە پەرکانەی سبەینێ کاکە ئیتو ناکە بەخوا ئەمە نایلمە ڕێزی ئەو ڕۆسبینێ لە دوونیەوە لە پێرەوە قەرەبارن ئەو شۆ قەرەبارق بوو شەوێ ڕۆشتن طبیعی هەر هەمووشمان ئاگادار کردەوە هەرچی کەون و کائیناتەوە کاکەمان ئاگادارە بەرپرسانی سەرەوەی خۆتان ئاگادار کردوەوە پارتی وێچێتی هەمووی ئاگادار کرێتەوە کە هێزێکی عەرەبی هاوردا بەچەکەوە تاسوونەتە ناوگوند ناوگوندی بەرێ ئەو ڕۆ سەعات نۆڕاست و زمیان کرد دەبۆ خانیەکان هجومیان زمیان کرد لۆ ناوخانیەکان چون ناوخانی مارێ جەوهەری لە ژن مندارەکەیاندا هجومیان کرد لۆ خانی مارە ئیسماعیل غەلیفەی عرسە شتێدا بۆ عرسەکە هەرات هجومیان کرد لۆ مارە مامخەدری وەڵا ئەمەش کە هجومیان کرد بۆ شەڕ وەڵا ئەمەش هەموو لێکرا دەستمەنداداری چوینی و وەڵا بۆ شەڕ و تر دوو هەمەر لە گوندیە حکوومەتی هێزەکەی عێراقی پشتگیریەوانی دەکرد با خزمەتت بکەم دوو هەمەر لە گوندیە ئەو دوو هەمەرە هات پشتگیریوانی پشتگیر عەرەبەکانی ئەو دوو هەمەرە هات ئەمەی دەرکرد باشە پێتان نەگۆ کاکەەوە محکەمەیە ئەوە سەنەدمانە ئەوە قۆچانمانە بۆ بە عسکەریەکەمان گۆ گوتمان کاکە ئەنگۆ زۆر چاک ئاگادارن ئەوانە شکایەتیان کردیا کتابمان هەیە لە محکەمەی مەعامیمان گرتیا هێشتا نەتیجەوە نەگیرایەوە ئیمەیەیان ئیوانە گوتیان تشتیوانیە بگەڕێنەوە نەگەڕێنەوە نێتان دەدەین چەند کەس گیرەوە ئێستا وەسعەت چییە وەڵاهی وە ناوخانەکان دانیشتینە و گوتیان کەس لە زۆری نێتە دەرێ و ئەوانشیان بردە فەوجی و گیراون بەری مەرکە عربەکانشیان برد عربی ژیراوە چەند عربیان گرتووە قڕان نازانم سکە لە بەرەوە نیانی زەمە بچینێن لێ بەڵام دە 15 کەسی گوندی کەس بریندارە نانە کەس بریندار شەڕەکە برینداری لێ شەڕەکە شەڕەدار بوو شەڕەدار بوو چەک بەکار نهاتیە باکار نهاتوە چارەسەرەکە چۆن دەبینن چارەسەرەکە ئەوها بڕوە پێتان چۆڵ دەکەن بوندەکە بە خودای ئەمە چۆنی ناکەین بەس پێم بڵێن بۆ ئەو عربانە چاویان لەو ناوچەی نفتی لێت چێ مەوسوو بەێ مستەمر نفتی بارەکەن کاکە نفتی بار مستەمر نفت بارەکە دوو تەنکە لە نەفت لە ناو پەرکانەی ناوگوتی تەنکەریان لێ ینی بۆ دزینی نفتی ناوچەی بەرێ قوفلەکەش ئەلماسەکەی بۆلەکان پێکون کردیا تەسمیل کرا و گیرا و هیچیان لەگە نەکردن هیچ راسییان لەگە نەکردن باشە ئێستا ینی زانیاریەکان باسدەوە دەکەن سەرۆک خودی خۆی تەدەخولی بۆ پرسە کردووە پێ دوایە کۆ چارەسەر ببێ ئەگەر ئەو تداخل احتیاطی کە شتێک بکرێ ئەو دێکاگەنە کەس دێ لە کوردستان برێ من ئەوەی دەکەم ینی پێ دوایە تەنە سەرۆک بازانیە بەێ چارەسەری مە ئیلا سەرۆک بارزانانی ئەگەر ناکرد ئەگەر نانەخێت کەس دیفاعی نوێنەرەکانی بەغدا نوێنەرەکانی بەغدا وچی منتونە کاکە کاکە بەس دەوەڵسم وەچی منتونەوە بەس دەوەڵسم گردو بۆ پارەمەکرد لەگەڵ معاش چاک معاشێکی چاک های لا دەژویت دای حاجی ئێستا وەساکە کووە
جاحێری گوندی هەموو جیرە چێوەیان بردینە ئەدی تەعاملیان لەگە ژن و منداڵەکان چۆن بۆ وێزە کەس بریندار بووە؟ یعنی لە ژن و لە پیاویاندایە بەداران بەداران جەوار ڕەحمانی دەڵێ ئێستا باشە ماڵە کوردەکان چییە چۆڵیان کردیان چۆڵ نەکراینە باشە عەرەبەکان چەچیان پێ بوو ئەدی چی ئەوانە دەگری چی ئەوانە دەگری چێ ئەوانە دەگری چێ گەنجەکانی ئێوە دەگری جاحێلەکان ئامەرەکە شمەریە شەمە باشە ئێستا تەقەوشت تێیان وەساکە بەو شێوەینێ باشە بەس ئەنگۆ قبول دەکەن گوندەکانتان لێ داگیر بکرێ قبول ناکەن چ ڕوودەدا لەو ناوچەیە لەو کاتێک کە ئێمە قسە دەکەین خەریکە یعنی عەرەبە هاوردەکان بە پاڵپشتی هێزەکانی عێراقی جارێکی دیکە گوندەکانی کوردەکان داگیر دەکەن بەداخەوە ئەمڕۆ دیارە لە دوێنێەوە جموجۆڵی عەرەبەکانی هاوردە لە سنووری ناحیەی سەرگەڕان بە تایبەت گوندی پەلکانە زیاد لە 50 سایارە ئەمڕۆ بەیانەکەی کە نزیکەی 200 چەکداری کۆنە بەعسیەکانی تێدا بوون چوونەتە گوندی پەلکانە بە پاڵپشتی هێزەکانی عێراقی ئەو ڕئیس عەشیرەتەی عەرەبەکانی هاوردە عەلی حەواس یەک لە عەرەبەکانی تاعریبی ئەو سنوورە بووە ئەمڕۆ بە پاڵپشتی ئامیر فەوجەکەی سەرگەڕان چوونەتە گوندی پەلکانە ماڵی کوردەکانیان داگیر کردووە هەرچی خەڵکی کووردە لەو گوندەی دەگیریان کردو بوو لە فەوج بەندیان کردووە تاکید ئەو واقعی کە ئەمڕۆ هەیە دوای ئەو ڕووداوانەی 16 ئۆکتۆبەر بەداخەوە دەڵێم واقعەک هاتە گۆڕێ دیسان خەڵکی کورد دەربەردە دەکرێتەوە تەبیعی محکەمەی فیدرالی عێراقی بڕیاری داوە کە ئەو کێشانەی کە لە سنووری مادەی 140 دەبی ڕابگیرێ تا مادەی 140 جێبەجێ دەکرێت بەڵام بەداخەوە پارێزگاری داسەپێنراوی شاری کەرکووک گوێ لە محکەمەی فیدرالی عێراقیش ناگری بەڕاستی ئێمە پێمان دەیەوێت فتنە دروستکە تاکید ئەوەی ئێستا ئەو دەیکا فتنێکی گەورەیە لەبەر ئەوەی ئێمە چاوەڕوانی ئەوەی لە حکوومەتی فیدرالی بە تایبەتی سەرۆک وەزیران دکتۆر عادل عەبدولمەهدی کە ئەم کێشانە چارەسەر بکرێت ئەگەر ئەم کێشانە چارەسەر نەکرێت بەڕاستی ئێمە وەکو کورد بە هیچ شێوەیەک ئەمە قابلی قبولکردن نییە دووبارە تعریبی ناوچە کوردستانیەکان دووبارە تعریب بکرێتەوە بۆیە ئێستا نزیکەی 16 گوند لە سنووری ناحیەی سەرگەڕان لە ژێر هەڕەشەی تعریبکردنەوەی دووبارەدان باشە ئێوە چی لێ تێدەگەن ینی چەند گوندێک کە لە سنووری هێزی پێشمەرگەی کوردستان چەند کیلۆمەترێک ینی دوورە ینی پێشمەرگە ئەگەر لە هەر کاتێک بێوێ دەتوانێت تەدەخول بکە پێتان وانە ینی پارێزگاری کەرکووک دەوێت بە شێوەیەک لە شێوەکان ئەو تەفاهمە لە نێوان بەغدا و هەولێرە تێکی بدە تاکید کورد ئێمە چاوەڕوانی ئەم بڕیارانەی حکوومەتی فیدرالی دەکەین ئەگەر بزانین ئەوان لەسەر ئەو هەر بەردەوام بن تاکید ئێمە خەڵکی دڵسۆزی سنوورەکە بە تەنها جێ ناهێڵین تاکید ئەوەش سنووری خۆیە بەڕاستی دان بەخۆ داگرتنی ئێمەش پێشمەرگەی کوردستانیش کە چەند کیلۆمەترێکی زۆر کەم لەو شوێنە نزیکن بەڕاستی بە هیچ شێوەیەک ئێمە قبول ناکەین لەبەر چاوی ئێمە دووبارە گوندەکانی کورد تعریب بکرێتەوە ئێمەش بێدەنگ بین بەڵام پێمان باشە ئەم کێشانە لە ڕێگای یاسایی چارەسەر بکرێت چارەسەر نەکرێ ئێمە هەڵوێستی دیکەمان دەبێت باشە پێشتر ینی بەیاننامەیەک
بڵاو کرایەوە باز دەوە دەکرا کە ئیتر ئەو مەترسی لەسەر ئەو ناوچانە نەما ئیتر ئەو خەڵکەی کە کوردنشین دەتوانن لە گوندەکانی خۆیان بە تایبەت لە ناوچەی سەرگەران بە ئازادانە بژین بەڵام ئەم جارە دیسان و بە پاڵپشتی هێزە عێراقیەکان دێنەوە ینی بەرپرسانی کورد لە هەرێمی کوردستان هەڵوێستیان چییە؟ ئێمە ئەو مەوزوعە گەیەندراوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان مەکتەبی جەنابی کاگنیچروان بارزانی لەسەر خەتن لەسەر بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە من هە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەی ئێوەشەوە داوای خەڵکە داوای خەڵکە لە جەنابی سەرۆک بارزانی دەکەم تاکە ئومێدی خەڵک بۆ چارەسەرکردنی کێشەکان جەنابی سەرۆک بارزانیە و داواش لە نوێنەرانی کوردەکەم لە پەرلەمانی عراق لە حکوومەتی عراقی بێنە سەرخەت هەموو هێزولانە سیاسیەکانی کوردستان یەک دەنگانە ئەمە مەسەلەی نیشتیمانیە ئەمە مەسەلەی نەتەوەیە دوورکەونەوە لە مەسائلی حزبی ئەمە دیسان گوتمان ئەمە نەتیجەی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرە بەڵام ئەوەی ڕوویدا ئێستا پێویستە هێزە کوردیەکان لە بەغدای یەکدەنگ یەک ڕنگ بێنە سەرخەت واز لە هەموو شتێکی کە بێنن لێ نەگەڕێن دووبارە خاکی کوردستان دووبارە تعریب بکرێتەوە. پێ وایە سیاسەتی پارێزگاری بە زۆر سەپێنراوی کەرکووک بچێتە سەر لە کۆتادا گوندی کوردەکان داگیر بکە ئەوەی ئێستا ڕێک سیاسەتی پارێزگاری سەپێنراوی کەرکووکە تا ئێستا ئەو هەنگاوانی کە هاویشتبی بۆ دژایەتی کورد و بۆ دژایەتی مادەی 140 بۆ دووبارە تعریبکردنەوە هەموو لەلایەن خودی پارێزگاری داسەپێنراوی کەرکووکەوە بووە. باشە پێ وایە سەرکەوتوو دەبێت لە کارەکە تاکی سەرکەوتو نابێت وەکو گوتمان ئێمە لەسەر ئەو مەسلەی بێدەنگ نابین هەر شتێک ڕووبدا لەسەر نێهێشتنی دووبارە تعریبکردنەوەی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئامادەی هەموو زەری بچین. باشە سەبارەت بە دەڤەری مەغمور ینی ئێستا دەبینین جوتیاران ناڕازین داعش بە ئاشکرا داوای سەرانە و زەکات و نازانم کۆمەڵێک شت دەکاتن بۆ ئەوەیەوە بەنیازی چینیانی تاکیت ئەنێ ئێستا 27 گوندان لە سنووری قەرات کەوتونەتە بینی سندان و قوزەڵقورتی حەشدی شعبی و داعش ئێستا 27 گوندی کورد لە سنووری قەرازی لە ژێر هەڕەشەی داعشدان داوای سەرانەیان لێ دەکەن داوای سەرانە لە خاوەن دەڕاستەکان دەکەن کە ئێستا کاتی دروێنەی بەرهەمی جوتیارانە داوای زەکاتیان لێ دەکەن داوای بەیتلمالیان لێ دەکەن یان ئەوەتە دەغڕودانەکانیان دەسووتێنن بەداخەوە دەڵێم ئەوەشیان ئەرچی حکوومەتی فیدراڵە ئەگەر کات خۆی پێشمەرگە لەو شوێنانە مابە ئێستا هێزی مشتەرەک بە هێزی پێشمەرگەی کوردستان و لەگەڵ جێشی عێراقی بە هیچ شێوەیەک نە داعش دەیتوانی ئەو وەزعانە دروست بکە نە حەشدی شعبیش بەڕاستی هێزێکی میلیشایی بێ دووبارە بە پاڵپشتی ئەوان گوندی کورد دووبارە داگیر بکرێتەوە بەداخەوە دەڵێم حکوومەتی فیدراڵ لەو بوارە بەڕاستی کەمتەرخەمە هەنگاوەکانی وەکو پێویست ناهاویشتووە بۆ سەقامگیری ناوچەکە بۆ ئەمن و ئاسایشی ناوچەکە بۆ پاراستنی ئەمنیەتی دانیشتوانی گوندەکانی ئەم سنوورانە دووبارە داوە لە نوێنەرەکانی خۆمان دەکەین دووبارە داوە لە جەنابی سەرۆک دەکەم خەڵکی ناوچەکە بێ ئومێد بوون لە حکوومەتی فیدراڵی بێ ئومێد بوون لەو دەسیکردنەکە پێیان دەکرێن تاکە ئومێد لای جەماوەری ئەو ناوچەیە ببی جەنابی سەرۆک بارزانیە بۆیە ڕاستەوەی هێزی پێشمەرگەشە پێم وایە گەڕانەوەی هێزی پێشمەرگە زامنی ئەمنیەت و ئاسایش و نەهێشتنی داعشە لەو سنوورە تا هێزی پێشمەرگە نەگەڕێتەوە داعش لەو سنوورە بڕ ناکرێت. تا ئەو ساتێک کە ئێمە قسەی لەسەر دەکەین کە کاژمێر سێ چارەگی دەوێت لە ناوچەی سەرگەڕان هاوردەکانی عەرەب بە پاڵپشتی هێزە عێراقیەکان تەعەدا لە کوردەکان دەکەن بە زۆر دایانەوێ ماڵەکانیان چۆڵ بکەن و وا داگیریان دەکەن ینی خاک و ماڵ و زەویان داگیر دەکەن لە ناوچەیەکی دیکەی ناکۆک لەسەر سەرگەڕان کە سەر بە کەرکووکە بەڵام لە خەتی چای قەرەچووق کە ئێستا ئێمە لە قەت چاکەین لە بازارگەین لەم بەری پێشمەرگەوە ئەمە سنووری هێزی پێشمەرگەی کوردستانە لەم بەریەوە دیسان ئەم جارە لەلایەن هێزێکی دیکە کە هێزێکی تیرۆریستە داعشەوە جوتیارانی ئەو ناوچەیە تەعەدایان لێ دەکرێت داوای سەرانەیان لێ دەکرێت بە ناوی زەکات دەڵێن ئەگەر زەکاتمان پێدەدەن سەرانەمان دەدەنێ ئەوە زەویەکانتان ئەوەی کە جووتان کردووە دەبن بە خاوەنی ئەگەر نا دەی سووتێنی ئێمە دەمانەوێت لەگەڵ دانیشتوانی ئەو ناوچەیە قسە بکەین و بزانین کێشە و گرفتەکانیان چێکە بەشێک
لە جوتیارەکان پێم بڵێ گرفت چییە؟ تهدید هەیە؟ سەرانە و زەکات هەیە؟ سەرانە و زکات ئەوە لە سنووری قەزای مەغموری بەو دیوەکە حکوومەتی عراقی ئێستا کەژێ سەیتەری حکوومەتی عراقیدا بەڵام ئێمە باسی ئەو دیوەک چای قەرەچوق دەکەن کە پێی دەرن کەندیناوە کەندیناوە دەگەت سلسلەی چای قەرەچوق بە حکمی ئەوەی دەکەوێتە بەنی هۆد و هێزی پێشمەرگە و حکوومەتی عراقی داعش توانێتی لەو سلسلە جیایە داعش چی دەوێت؟ داعش بەخۆی هەرەشەیە لەسەر هەموو ناوچەکە چی لە جوتیاران دەوێت؟ جوتیاران هەم ئەوان کە بەخۆیان ناوی دەدەن سەرانە ئێمە پێ دەدەن سەرانە ئەوان پێ دەدەن زکات یانەوە تا هەرەشە ئەمڕۆ گوێویستیەوە بوون یەکێک لە پارچە زەویەکان کە کوشت و کاڵی ئاگری تێبەر بووە پوش و پاوان بووە گەنم بۆ نازانین چییە بەێ ئەوە وەکوی هاگدارکردنەوەکە ئەو شتانە دوور نییە دروستبی لە سنوورە ینی هەڕەشەکە وەکو هەڕەشەکە بەکار دێننەوەە ئەوانە دەست ناپارێزن لە هیچ شێوازە بەڵام ئێمە شتە گومانیشمان هەبی لەو مۆزوعانە بۆ چیە؟ حکوومەتی عراقی خۆی مەجاالێکی بدادەکەمە سنوورەکەمان هەموو سنوورە کوردیشینە ئێستا کە معاناتێکی تری هەیە کە حکوومەتی عراقی ڕابردوو لە ناوچوو کە ئەو سنووری خستە سەمووسڵ ینی دەیەوێ ئامانجەکەی کورد ئامانجە دوورنی ئەو ئامانجە شەبیتن کە داعش بێتە سنوورەکە براو بە ناوچانە لە کورد سۆڵ بکرێت بڵێ ئەوە زەوی منە خەرچی گوندی گەڕەسۆرم گەڕەسۆری قەرات ئەوە زەوی منە ئەو ڕۆژە دیارە چەندە بای چەندە دەستا تۆ ئێستا نەخواست ئێستا نزیکەی هەشتا دۆنممان تۆ کردووە ئەو ڕۆژە چوین بدورینەوە جێشی عێراق لێ نەگەڕا لێ نەگەڕا گوتی نابی بیدورنەوە گوتی نابی ئەوە دیارە ئەمری سەرۆی بەغدایە نابی بدورنەوە ئەوە نابی بیدورنەوە داعشیش داوای سەرانە دەکات ینی حکوومەتی عێراق قەدەغە دەکا بیدورنەوە داعشیش دەڵێ زەحمەت پارەم دێ بەشەو داعش حکوم دەکا بەشەو داعش حکوم دەکا دەرێ پارەم دەوێت تۆ وەکو جوتیارت چی؟ والله ئێمە داواکاریمان ئەوەیە حکوومەتی بەغدا لێ بگەڕێ یعنی ئەمنیەتمان بپارێزیتن لەو بەرە یان خویا خودت پێشمەرگە بگەڕێتەوە ئەمنیەتمان پارێزیوە بتان فەلاحەتێکی خۆمان بەباشی کەواتە ئێستا زەویەکەی تۆ بەروبوومی زەویەکە لە مەترسیدا زۆر لە مەترسیە لێ ناگەڕێ ئێستا بدورینەوە حکوومەتی بەغدا لێ ناگەڕێ دەدەن بە داعش نەخێر نادەن دەڵێن عەرەبەکانیش گوندەکانی دەوروبەر مەخموور حکوومەتی عێراق شەکی پێدەدات تۆش کە خاوەنی ئەو گوندەی نزیکی سنووری ئەوانی بۆ ئێوە هەڕەشە نیە بەڵێ طبعاً هەڕەشەیە ئەوە ئەمە زانستمان پەنجا گوند گوندی عەرەبەکان سەرچیان وەرگرتێ کە طبعاً عەرەب سەگدار بوونە بۆ مەهەڵکردن ئەمن فەرق بە سەگداری داعش و عەرەبیدان سەگداری تۆ ئارێوە بۆ تو بەڵێ مەترسیە ئێستا کە جانعانەچینێ داعش زیادی کردێ وەکو جاران نمایە ئەو سایە و ئەو سایە و على ئەساسش ئەوە دایانوێ بپەڕنەوە لە بۆ حەویزە دایانەوێت بەڵێ ئێستا ئەمە لێرە مەسەڵەوە هەموو کە پێشمەرگەیە هەتا سەرچیای ئەودا هەموو پێشمەرگەیە ئەمە بە خۆمان سەگدان لێرە ئەمەش على سال دەرێنێرە یعنی ئێستا دۆخەکە مەترسی بووە بەڵێ مەترسی هەیە شەوانە ئێوە پاسەوانی خۆتان دەن بەڵێ شەوانە طبعاً کە ئەمە جێمان لێ دەبی وەکو ئینزارێک کە داعش زیادی کردیە داعش زیادی کردێ زیادی کردێ هەمووی دەگەڕێتەوە بۆ شومەکەی ئۆکتۆبەر 16 ئۆکتۆبەر 7 ئۆکتۆبەر 8 ئۆکتۆبەر کە قەزای مەخموری شێزی پێشمەرگە کشاوە لێ یاخود بابرین هێزەکانی عێراق دەستیان بەسەر مەخمور داگرت ئێستا کە لەو فەراغی کە فەراغ ئەمنی کە دروست بووە کە هێزەکانی پێشمەرگە لێرانەنینە بۆیە ئێستا کە داعش توانای جموجۆڵی هەیە ئەم ناوچەیە بە حکمی ئەوەی کە تەواوی دانیشتوانەکەی کووردە پێویستە هێزێکی کوردیش بیان پارێزیتن ئێستا جێی شێک لە ناو مەخمورە ئەو جێی شەبوو لە سەرەتای هاتنی داعش کە هەڵاتن هەمان هێزە هاتوتەوە یعنی بەداخەوە ئەم هێزێک هێستا لە مەخمورە جێگای سیقەنیە ینی ئەو ناوچەیەش ناتوانانی بپارێز بە تاکید ناتوانین چکە جاری یەکەم بینیمانە کە داعش هات چۆن هەڵاتن ئەمە دواخاڵ و سەنگەری هێزی پێشمەرگەی کوردستانە لە دەڤەری مەخمور لە ناوچەی سەرگەران لەو دیوارە بەولاوە کوردەکان بوونەتە ئامانج لە دەڤەری مەخمور داعش کوردەکانی کردۆتە ئامانج و داوای سەرانە و زەکاتیان لێ دەکات دەڵێتە جوتیارەکان ئەگەر سەرانەم پێنەدەن بەرهەمەکانتان لە زەویە کوشت و کاڵیەکان دەسووتێنم لە هەمان کاتیشدا هەر لەو دەڤەرە سوپای عێراق ڕێگا نادا بە جوتیارە کوردەکان گەنم و جۆکانیان بدورنەوە لە ناوچەی سەرگەرانیش
عەرەبە هاوردەکان گوندەکانی کورد بە بەرچاو و پاڵپشتی هێزەکانی عێراقی داگیر دەکەن ئەوان دەڵێن تاکە چارەسەر گەڕانەوەی هێزی پێشمەرگەی کوردستانە و گفتوگۆ و دانوستانیش لەگەڵ بەغدا بێجگە لە ماڵوێرانی بۆ ئێمە هیچی دیکەی لێ نەکەوتۆتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست